بۆ یەکەم جار پاڵەوانێتیشی گەورەی تیرروکەوان لە شاری سلێمانی با چاودێری چێتی تیرروکەوانی عێراق بەڕێوە چوو. یاریەکانی دووەم ڕۆژیش بۆی بارانبارین و ڕەشەبایەکی زۆرەوە وەستا. بە بەشداری 165 یاریزان لە کوڕان و کچان پاڵەوانێتی تیرروکەوانی ئاسیا بۆ یەکەم جار لە وڵاتێکی عەرەبی و بە تایبەت لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. بەخێر بن سەرچاو پاڵەوانێتی جامی وڵاتانی ئاسیایە 15 وڵات بەشداری کردووە. تێکە ئەمە جاری سێهەمە پاڵانێتی وا گەورە لەسەر ئاستێکی بەرز بکرێت لە شاری سلێمانی. ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دوو پاڵانێتی پێشووترمان کرد پاڵانەتەکان موفق بوون. دوای ئەوە لیژنەیەکی فەرنی لە ئیتیحادی ئاسیەوی هات بۆ ئێرە دوای ئەوەی کە سەیری مەلعەبەکان و سەیری فەنادق و ئەمنیەتی شارەکەی کرد موافقەتمان وەرگرت. تانی تریش بەشدارە تەنها وڵاتانی عەرەبی نییە، تاجیکستانە، ئوزباکستانە، ئێرانە، هەندستانە، بەنگلادشە، نیپاڵە. تەنیا یەک یاریزانی کورد ئەویش لە یانەی سلێمانی لە پاڵەوانێتیەکە بەشدارە، بەڵام بە ناوی هەڵبژاردەی عێراقەوە. بە ناوی خوای گەورە لە دوای ساڵی 2003ەوە بۆ یەکەم جار ئەم پاڵەوانێتیە لێرە بەڕێوە دەچێت. پاڵەوانێتیەکە بە هەوڵی یەکێتی تیرروکەوانی عێراق و لیژنەی ئۆڵۆمپی سلێمانی بەڕێوە دەچێت. بەڕاستی قورسە و پێویستی بە هەوڵ و ماندووبوونی زۆرە. بەگشتی پاڵەوانێتەکە زۆر سەرکەوتووە. ئەمڕۆ جەوێکی خۆشی هەیە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک. پاڵەوانێتیەکە بۆ هەردوو جۆری یاری ڕکێرف و کۆمباونتە و لە 6 ئەم مانگەوە دەستی پێکردووە و تا 11 ئەم مانگە درێژەی دەبێت.